قوتابی ئاسیا نیازی ڕۆستەم لە قوتابخانەی عیشق و نیلۆفەر توانیم معدەلی 99.4 بەدەست بهێنم. سەرەتا سوپاسی خوای گەورە دەکەم، اینجا سوپاسی دایک و باوک و عایلەم دەکەم و هەروەها بە تایبەتیش سوپاسی مامۆستایانی بەڕێز دەکەم، زۆر ماندی بوون لەگەڵ بەڕێوەبەرانی قوتابخانەکە. باوکی ئاسیا نیازی ڕۆستەم کە قوتابی لە عیشق و نیلۆفەرە، زۆر دڵخۆشم بە هێنانی ئەو دەرەجە بەرزە 99.4 دەستخۆشی لە ئاسێ کچم دەکەم، چاوڕۆنی پێ دەکەم کە ئەو ماندیبوونەکەی کە بە دەرکەت و سوپاسی خوای دەکەم کە پشتگیری کرد کە بۆ ئەوەی ئەو دەرەجە بەرزە بێنی. زۆر سوپاسی مامۆستایانی قوتابخانە دەکەم کە ئەوەندە هەوڵ و ماندی بوونیان کرد لەگەر تەڵەبەکان و لەگەر کچەکەم و سوپاسی هەموو ئەوانەی لە برادەر و دۆستان کە لەگەر ئێمە ماندی بوون لە ئەوەی ئەو نەتیجەیە جوانەمان بەدەست بکەویتن. زۆر سوپاس.